بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ئەوی زۆر جار خێر بە پارە ئەکرێ بە هیچ شتێکی تر ناکرێ، چونکە پارە ئەو سەرچاوەیە کە بۆ دوای مردنی ئینسان ئەمێنێتەوە. بۆیە شتێکمان هەیە لە ئیسلامە پێی ئەوترێ وەقف. گەورەی ئەم وەقفە لەوەیە کە تایبەتە بە دینی ئیسلام و ئەوەندەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و سەحابەکان ئیتیمامیان بەم بابەتە داوە، هەتا ئەم دواییەش لە ناو کوردە شتێکی زۆر متەداول بووە کە ئەوەی کە وفاتی کردووە پێشەوەی کە بمرێ لە ژیانی خۆیان وەسیەت هەر هەمووی محاولەی کردو وەقف کات. بۆیە ئەبینی ئەمڕۆ وەزارەتی ئەوقاف لە ناو کووردا لە هەرچی وەزارەتەکانە دەوڵەمەندترە. خەڵک ئەو نەشتی بۆ بەجێهێشتووە. بۆیە خۆشەویستەکانم ئەم وەقفە کارێکی زۆر گەورەیە، خەریکە وردە کاڵە بێتەوە. ئێمە ئەمانەوێت وەقف هەمە چەش نەبێت، تەنها لە مزگەوت و لە قەبرستانە خۆی نەبینێتەوە. ئەو کەسەی کە وەقفەکات مێشکی فراوان بێت بزانێت لەکوێیە کلێن هەیە، ئەو کلێنانە پڕکاتەوە کە ئەمڕۆ لە جەستەی ئومەتی ئیسلامیە بۆ بە نەخۆشی بۆ بە برین ئەوانەی پێپڕکاتەوە پێتیمارکە و دواتریش ئەبێ وەقف بکەوێتە دەستێکی ئەمینەوە. وەقف ئەبێت لە دەستێکی پاکی حەڵال خۆرەوە بکەوێتە دەستێکی ئەمینەوە لەسەر ئاستی شەخص یاخود لەسەر ئاستی دەسەڵات. بۆیە ئەگەر بمانەوێت وەقفەکانمان شوێن بگرێ، ئەبێت بە دوای باشترین و گونجاوترین شوێنە بگەڕین کە وەقفەکانمانی تیا دابمەزرێنین و تیا بەرهەمبێنین. بۆیە ئەبێت ئەگەر ویستمان وەقفەکانمان شوێن بگرێ، ئەبێت وەقفەکانمان لە شوێنێکا بەکاربێنین کە سەدید بێ و کلێنەکان پڕکاتەوە. بەداخەوە ئێمە وەقفەکانمان هەروە تێگەیشتوین تەنها مزگەوتە. خەڵکی خۆمان زۆربەی کاتەر ئەمە ئەزانێت. نەخێر، وەقف زۆر لەوە فراوانترە کە ئێمە حاڵی بووین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ: إذا مات ابن آدم انقطع عمله إلا من ثلاث: صدقة جارية أو علم ينتفع به أو ولد صالح يدعو له. عبد الرحمن کوڕی سعدی زورارە فەرمێت هیچ لە سەحابەکانی پێغەمبەری خوام شەک نەبر صلی الله علیه وسلم لە مهاجرین و ئەنسار لە ئەهلی بەدر ئیلا دوای خۆیان وەقفیان بەجێهێشتووە، چونکە پێیان ناخۆش بووە دنیا بەجێ بێڵن وە کردەوەکەیان قەتا بێ. لەبەرەوە دوای حەریص بوون لەسەرەوەی کە چی لە دوای خۆیان بەجێڵن و نامەی ئەعمالەکەیان بەکراوەی هێشتوێتەوە. بەداخەوە ئێمە نامەی ئەعمالەکانمان ئاوەدا ئاخرێ کاڕووین. ئەگەر چلونۆمان هەبێت مەگە بەڕەحمی خوا بۆمان بێ بە پەنجە، بەڵام ئەوان هەتا ئێستەشی لەگەڵا بێ بێبەش نەبوون. جگە لەوەی کە داوای ئێمەیان کردووە بەشێک بوون لە چاکەکانی ئێمە هەتا ڕۆژی دوایی نەشیان هێشتووە. لە ڕووی پارە و لە ڕووی خێر و لە ڕووی وەقفیشەوە پەکیان کەوێت. بۆیە سەحابەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەبوو بەکر ماڵی وەقف کردووە، عومەر ماڵەکەی خەیبەری وەقف کردووە، عوسمان بیری ڕۆمی وەقف کردووە، عەلی ماڵی وەقف کردووە، زوبەیر، عەبدوڵای کوڕی عومەر، ئەنەس، جابر، عەمری کوڕی عاس. تخوا چێتان پێ بڵێم، بەخوا ئێمە شەرمەزارە بین لە بەردەمی ئەم سەحابانەیە لە ڕۆژی قیامەتە خاوەنی ئەم هەموو ممتەلەکاتە بوون لە کاتێکا خوای گەورە دنیا پێچێتەوە، چکە بەردەوام بەم ئاراستەیە بۆیان زیاد بووە. ئەوەی کە دایان ناوە وردە ئەو وەقفە بەردەوام گەشە و نەشونمای کردو هەتا وەکو بۆ بەچێوەکان. بۆیە بینی پیاوێکی وەکو عومەری کوڕی خەتاب ڕەضی الله عنه لە کاتێکا لە خەیبەرایە فەرمێی پێغەمبەری خوا خۆشترین ماڵ بەلامەوە ئەم ماڵی خەیبەرەیە، ئەم باخەیە کە بەرم کەوتووە، ئەوە من بەخشیم لە پێناوی خوای گەورەیە. وەقفم کرد بۆچێ؟ بۆ فەقیر، بۆ ڕێبوار، بۆ ئەوانەی کە حەجەکەن و عەمرەکەن، بۆ ئەوانەی کە ئەسیرن، بۆ جیهاد لە پێناوی خوای گەورەیە، بۆ کەسوکار و فەقیرەکانی خۆمان. هەر هەموو ئەمانە عومەری کوڕی خەتاب بێبەشی نەکردن، تێمە وەقفێ لە پەنای خوای گەورەیە لە هەموو ماڵەکەشم خۆشترەوێ.
بەڵێ سەحابەکان ئاوا کاتی خۆی وەقفیان کردووە، بۆیە نەیان هێشتووە شتێک لە دوای خۆیان بەجێ بمێنێ کە زۆر لە دڵیان شیرین بووە، محاولەیان کردووە بەردەوام ئەوەی کە دڵیان پێی خۆش بووە ئەلەوە ببەخشن. خالیدی کوڕی وەلید ڕەضی الله عنه ئەویش لە عومەرەوە فێرە بێت، لە کاتێکا موسڵمانە بێچێتە مەدینە، بەڵام لە مەدینە ئوقرە ناگرێ، دەوڵەمەنە، ماڵێک لە مەدینە ئەکڕێ، ئینجا چەکەکەی ئەکا بەشانیە، ئەبێ بە جەنگاوەرێ لە پێناوی خوای گەورەیە. لەوێ کە خەریکە وەفات دەکات وەسیەتەکە ئەفەرمێت ئەو ماڵەی کە لە مەدینە هەمە وەقف بێ لە پێناوی خوای گەورەیە، چی تێچێ چێ بەکاری هێنێ بۆ خوای گەورە. دوای فەرمێت ئەو ئەسپ و ئەو سیلاح و ئەو چەکەی کە پێمە هەر هەمووی وەقفە لە پێناوی خوای گەورەیە، تەنانەت ئالیکی ئەسپەکانیشم لە پاری خۆم بن. الله، ئەمە گەورەی ئەبوو سولەیمانە، سەحابەیەک خۆی وەقف کردووە، دوای خۆی چەک و جبەخانە و سەیارە و ماڵ و هەرچیکی هەیە لە پێناوی خوای گەورەیە. سەحابەکان حەریص نەبوون لەسەرەوەی کە زۆر بۆ مناڵەکانیان بەجێ بێڵن، حەریص بوون لەسەرەوەی کە چی زۆر وەقف بکەن لە پێناوی خوای گەورەیە بۆیان بمێنێتەوە و خوای گەورەیان بۆ مناڵەکانیان بەجێ هێشتووە. بۆیە بینیت ئەوەی کە لە عالەمی ئیسلامیا گوزەراوە شتێکی زۆر نادیر بووە. سبحان الله، علەمایان حەریص بوون لەسەرەوەی کە کۆمەڵێک بەس مەشغوڵی علەما و زاناکان بێت، چۆن بتوان وەقف بۆ ئەمانە بکەن. پاریان ناوە بە زاناکان، بانخوازەکان، بە کتێب، بە دووری عیلم، بە حوجرە، بە فەقێ، بە شوێنی نیشتەجێبوونیان، بە خواردنیان، بە تەندروستیان، هەر هەموو ئەمانە ئومەتی ئیسلامی پێوی مەشغوڵ بووە. هەتا دوێنێش لە لادیەکان و لە شارەکانمانە لە کاتێکا کە فەقێ لە شوێنێک ئەمایەوە خەڵک و دەوروبەرەکەی لی بەرپرسیار بوو، پاریان بۆ کۆکردنەوە، فەقەیانەیانەیە جلیان بۆ ئەکڕین، وەکو مناڵی خۆیان خزمەتیانەکردن. هەتا ئەمڕۆش سبحان الله خەڵکێک هەیە کە ئەمەی وەقف کردووە تەنها لە پێناوی ئەوەی کە ئەم عیلمە پەکی نەکەوێت. بۆیە بێت ئەم بیرکردنەوەی فراوانتر بێ بەوەی کە چێ ئەمڕۆ خزمەتی دینەکات، پارەیەک تەرخان کە بڵێ ئەمە وەقفە، ئەمە بەس کتێبی پێ بکڕن، بەس داوای پێ بکەن. خۆشەویستم، کتێب تەنها قورئان نییە، زۆر کەس هەیە بەم خێرە ئەوێرێ ئەوەی کە تەفسیری قورئان و خزمەتی قورئان و ڕاوی قورئانی شەکا هەر ئەچێتەوە سەر وەقف، لەبەرەوە لە بیرمان نەچێ ئەوەی کە خزمەتی حەدیثەکانی پێغەمبەری خوا و کۆکردنەوەی حەدیثەکانی پێغەمبەری خواکە صلی الله علیه وسلم هەر بە هەمان شێوە. بۆیە ئەبێت بەم شێوەیە بیر لە وەقف بکەینەوە کە پێشینەکانی ئێمە بیریان لێ کردوێتەوە. واللهی هەندێک شتان بۆ باسەکەم ئەوروپا 100 ساڵی تریش تا دنیا کۆتایی پێدەخەوی پێوە بینێ. ئێوە زان کاتی خۆی ئێمە خستەخانەمان هەبووە وەقف بوون، ئێوە ئەزانن لەناو ئەو خستەخانانەیە کابرا کە پارەکەی داوە، دوایی کە دەرچووە لە خستەخانە و هەموو شتێکی پێویستی بۆ کراوە پارەکەی دراوەتەوە و پاری زیادەشی پێدراوە، هەتاوەکو کاسبی ویشەکە دۆزرێتەوە لە جاتی ئیجازەکەی و عوتڵەکەی. ئێوە ئەزانن سرود بێژیان بۆ هێناون، هەتا بەیانی سرودی ئاینیان بۆ وتون بۆی کە بێتاقەت نەبن. ئەزانن هەموو سەرە سەعاتێک کەسێکیان بۆ گۆڕیون کە قورئان و ئەناشید و کەسیان بۆ هێناون قسە خۆش بێ، چکە بۆ ئەها کورد دەڵێ دیسان شەوها بۆ حاڵی من نەخۆش شەوی لێ ناڕوە، چکە بە ڕۆژ خەوتووە، بە شەویش ئازاری زیاتر و ناڕەحەتترە، چکە دنیا خامۆشە بیر لە خۆی کاتەوە. لەبەرەوە کەسیان بۆ داناون هەتا بەیانی، اینجا کەسی تریان بۆ داناون وەقف. وەقفی چی؟ وەقفی ئیحا. ئەم ئیحایە چۆن بووە؟ دوو نێرز بوون لەناو خستەخانەیە گەڕاون، چۆن بیریان کردوتەوە؟ نەخۆشێک کە حاڵی زۆر شەڕ بۆ بێ ئومێد بۆ و تووشی حاڵەتی دەرونی بووە، زۆر ماوەتۆ لە خستخانە، چوونەتە سەری نەخۆشەکە، وا حسێبیان کردو نەخۆشەکە نووسووە، زانی ویشیانە جوێلەتی. زەحمەت دەبێت دوکتۆر بەرامبەر ئەم نەخۆشە چی فەرموو؟ وتی وەڵاوتێتی زۆر باشە و الحەمدولله و چاکە بێتەوە ئینشەڵڵا بەم زوانە دەرەچێ. نەخۆشیش بەخەبەر و ئاگای لێتی ئەڵێنەوە کاشتێکیان لێ شار بێتمەوە، هەتا ئێستا مەقلێتە لای خۆمان نییە. چۆن بتوانیت ئیحا ئێبی بە نەخۆشەکە بەبێ ئەوەی ئاگای لە خۆی بێ کە تۆ الحەمدولله وەزعە زۆر باشە. ئێوە ئەزانن
وەقفێک هەبووە لەناو عالەمی ئیسلامیە پێیان وترا ئەلئەوانی المەکسوورە، دەفری شکاو. الله، ئەمە چۆن بووە؟ ئەو خزمەتکار و کارەکەرانی کە لە ماڵەکان بوون، ئەگەر شتێکیان شکانە بێ کەس نەبوو بۆیان بکرێتەوە، لەسەر ئەمە عقوبەیان خواردەوە. هاتوون توێنێ وەڵڵای من فڵان شت بەدەستمەوە شکاوە، بەڵکو لە بەیتولمال یان لە وەقفەکە بمەنێ بیبەوە بۆ ماڵی خاوەنەکەم لێم تووڕە نەبێ و لە موچەکەم لەشکێنێ. الله، شتی وا ببینی کەسا هاتووە لەگەڵ بوونی ئەم هەموو کارەکەر و خزمەتکارەیان لەم شارەیە؟ نەخێر. ئێوە زانن ئاڵتوونی خوازراو هەبووە، وەقف هەبووە، بەس ئاڵتوون و خشلی تیا بووە. ئەو کەسانی کە چوون بۆ ئاهەنگ و بۆ مناسەبات بۆی کە دڵیان لە خۆیان دانەمێنێ، چوون بە قەرز هێنابیانە کوردیان بە خۆیان و دوای بردیانێتەوە. ئەمە لەکوێی دنیاە هەیە؟ چێ بیری لەمانە کردوتەوە؟ بین مالەوە کردوتەوە ئێستا شێڵتر هەیە و ئافرەت ئەگرێتە خۆی و ئافرەت لە پیاو هارەکە. کاتی خۆی وەقف هەبووە، پیان وتە وەقف الزەوجات الغاضبات، کە ئافرەت تووڕە بووە لە ماڵەوە، لە جەوتەی کە بچی هەرایە بنێتەوە ماڵی باوکی تێبگەێنێ، شوێنێکیان بۆ داناوەڕێک بردویانەتەوە شوێنە. نسیحەتیان کردووە، هادییان کردوتەوە، قسەی خۆشیان بۆ کردووە، هەتاوەکو هاتووەتەوە تای. دوایی وەقفێکی ترمان هەبووە ئینجا وەقفی فەعل یان وەقفی ئولفەت. اینجا لەگە پیاوەکەیە ئاشتیان کردوونەتەوە و بدۆ شوێتەوە ماڵەوە ئافرەتەکە، بۆی کە بە هەڵەیان نەڕوان، نەوەک کەسێک نەبێت لە خۆی بگرێ یاخوا نەخواستە پیاوەکە زوڵمی لێ بکە، ئەم ئافرەتەش بێ کەس بێ نەزانە ڕوو لە شۆ بکە. ئەمەی ساکەنە پیرێکینەوە هەنی کاکێ سەر ئەوروپا. ئەو کاتێک ئێمە هەمان بووە، باوکی ئەوروپاش بیری لێ نەکردوێتەوە. وەقفێکمان هەبووە ئیسلاح ذات البین، ژن و پیاوێک کێشەیان هەبووە، هەر کۆمەڵێ مامۆستا و بانخواست خۆیان تەرخان کردووە کلانی کۆمەڵایەتیە شارەزا بوون بچن ڕێکیان خەن پێشەوەی کە ماڵەکەیان لێ بشێوێ و مناڵەکان پەردەوازە بن. وەقفی خێزانی سژنکرا و زیندانەکان هەبوون کە بەسەریان ناگەڕاون بۆی کە تووشی خراپە و تاوان نەبن، یارمەتیان داون. وەقفێکمان هەبووە وەقفی ئیخراجی مەساجین، ئەوانەی کە سژن کراون لەبەر غەرامەیەک، لەبەر تاوانێک، لەبەر حاڵەتێکە قەرزێک بەسەریان نەهاتووە، چوون لای قازی واسەیان بۆ کردوون و پارەکەیان بۆ بژاردوون و بە غەرامەیەک هێناویان نەتە دەرەوە. وەقفێکمان هەبووە وەقفی ئەعمالی یەدەوی، ئەو کەسوکارەی کە ئیشی نەبووە، ژنێکە بێوە ژنێ لە ماڵەوە هیچیشی نییە، مەکینیان بۆ کڕیون، خەیاتیان بە معنای ئەمڕۆ با بڵین، ئیشی دەستیان پێ کردوون، ئیشی چنینیان پێ کردوون بۆی کە بۆ خۆیان بژین. سبحان الله، چی بیری لەمانە کردوتەوە؟ وەقفێکمان هەبووە وەقفی خانوو بۆ حاجی و معتەمەریەکان، وەقفی مەقبەرە. تۆ ئێستاگەنە لە ئەوروپا لێو بقۆمەیە بێ بچی قەبر بکڕیت، هەروە باسانی قەبریشە دەست ناکەوێت. هەتا ئێستاکە نازانی قەبرستانەکانی ئێمە وەقفە، قەدریمان نەزانیوە کفنەکانی ئێمە وەقفەکە بۆ مردوو ئەکرێ. بەڵێ وەقفی قندیل هەبووە، یعنی گڵۆپی سەر جادەکان، گڵۆپی ناو بەردە مزگەوتەکان. ئەم گڵۆپانیان داناوە بۆ ئەوەی کە خەڵک بێتاقەت نەبێ و ڕێبوارەکان ڕێخۆیان بدۆزنەوە. وەقفی بیر، وەقفی مەدرسە، وەقفی فوقەها، وەقفی بانخواست. بەداعیەکیان تۆ بڕۆ تۆ ماڵەوە هەرچی ئیشی خۆتە ئایدی ئێمە، بەس دەعوە بکە، بەس دە پێناوی خوای گەورەیە، تۆ ئەم عیلمە بڵاو کەرەوە، ئێمە ناڵی ماڵ و مناڵت وەکو ماڵ و مناڵی خۆمان بەخێوەکەی. چێ ئەمڕۆ مەقڵێتی هەیە؟ چێ ئەمڕۆ ئەچێتە ژێرباری ئەمەی کە بڵێ دە داعی ئایدی من، دە بانخواز ئایدی من، دە مامۆستا ئایدی من خزمەتیانەکەم، ئەوانیش با بچەن خزمەتی دینەکەیان بکەن. وەقفی تەعبیدی طرق، ڕێگە تەختکردن، ڕێگە خۆشکردن، جادە قیرتاوکردن و ڕەسیفکردنی بۆ ئەوەی کە ئەوانەی کە پیادەشن بەسەریا بڕۆن. وەقفی مەراسیدی فەلەکی، ئەوانەی کە مراقبەی مانگ و ئەوانەی کە مراقبەی فەلەکیان کردووە، وەقفێکی تایبەتی هەبووە. مسلمانان پاریان تیا سەرف کردووە بۆی کە لە ڕووی عیلمەوە، لە ڕووی بەحسەوە لە عالەمی دەرەوە دوانەکەون. سبحان الله. وەقفێکیان هەبووە وەقفی کفنکردنی مردوو. الله، وەقفی قورئان خوێندن بەسەر مردووە. عەجیبە، لە کاتی ناشتن و لە کاتی دوای مردنیانە. بەڕاستی خۆشەویستان، ئەمە کەی بیستیت ئینجا ئاەکی پێیان تۆڵی سبحان الله، ڕۆژێ لە ڕۆژان عالەمی ئیسلامی ئاواشیاوە. بەڵێ خۆشەویستەکانم، ئەم وەقفە لە عالەمی ئیسلامیە تەنها ئینسانەکان لی بەهرەمەند نەبوون،
بەڵکو حیواناتیشی گرتوێتەوە. شاری فاس شارێ بووە کە کاتێک کە تیرەکان ڕوویان تێکردوون شوێنی تایبەتیان بۆ خزمەتی ئەو تێرانە کردوێتەوە بۆ ئەوەی کە بمێنەوە. دوایی شوێنیان کردوێتەوە بۆ حیواناتی بێلانە، شوێنێکیان هەبوو بەس بۆ پشیلە. لە یەک شاری وەکو دیمەشقا 400 دانە پشیلیان بەخێو کردووە. الله، ئەوروپا ئەمڕۆ مزایدەمان بەسەرا کاڵێمە ئاوا حیوانات خزمەتەکەی. ڕۆژگارێک هەبووە ئەو حیواناتانەی کە نابینا بوون وەقفی ئیسلامی گرتوونەتەوە. ئەو وڵاخانەی کە بێخاون بوون و لەبەر پیری بەرەڵاکراون چون دەشتێکی گەورەیان بۆ وەقف کردوون کە ئێستا کەنە بە پاری دیمەشقە گرتوێتەوە. هاتوون ئاو خۆراک و ئالیکیان ناونێتە هەتاوەکو مردون و هەتاوەکو دنیایان بەجێشتووە. ئەم وەقفانە سوبحان الله ئەو نەورد بووە. مەراعیان هەبووە، مەراعی خاص بەمانە، پاراستنی ژینگەیان هەبووە، مەحمیاتیان هەبووە لە مەکە و لە مەدینە و لە تائیفە. ئەمە تەنها شوێنی لە وەرگا بووە، شوێنی پاراستنی دارستانەکان بووە. کێسەکەنە باسی پاراستنی دارستان و پۆلیسی دارستانەکەن زۆر بەلامانەوە غەریبە. ئەوە لە سەردەمی عالەمی ئیسلامی و خلافەتی ئیسلامیە هەبووە. بەڵێ شوێنی تایبەتیان هەبوو بە چارەسەرکردنی ئاژەڵە نەخۆشەکان. سبحان الله، هەتاوەکو حەدە وەقفیان هەبووە لە ئاژەڵ، مانگایان داوە، مەڕیان داوە و توانە با موسڵمانان ئیستیفادە لە مانگاکە بکەن، لە گۆشتەکەی بکەن، لە چەوریەکەی بکەن و لە شیر و ماستەکەی بکەن هەتا ڕۆژی قیامەت. یەک مانگایان بەخشیوە. ئێستا ئەو مانگایە 100,000 مانگایە، 100,000 مەڕە. الله، یعنی سبحان الله، کەس لەم خێری عالەمی ئیسلامی بێبەش نەبووە. ئەوەندە خزمەتیان کردووە، ئەوەندە بە گەورەی دەستیان ناوەتێ. بەڕاستی هەتاوەکو دواتر باپیری ئێمە سەلاح الدین ئەلەم خێریا دەستی هەبووە، فەرمێ لە میسر هەموو ڕۆژێ بۆ هەموو ڕێبوارێک 2 دانە کولێری دانابوو. ڕۆژی وا هەبوو 2000 کولێرە دابەشکرا بەسەر خەڵکە. ویاوتان سەلاح الدین خەڵکێک هەیە دەوڵەمەنە، هەریەت لەم وەقفەی تۆخوا وەکو ئێستاکەنە تۆ چەندها نانەوە سەمونخانە دابنی بڵێ با خەڵک هەچیە کاو بە خۆڕایی لێ بەرێ لە بەیتولمال یاخود لە پارەی خۆم. ئەومان بەڵێیان کردووە. فەرمێ ڕۆژێکیان چوو سێرەکە کۆمەڵی حاجی دەمیان وشک بوو لە برسا ئەناڵێنن، بڕیاری داوتی هەر کەسێکیش دەوڵەمەند بێ بۆی هەیە لەم وەقفە بێبەش نەبێ. سەلاح الدین شوێنێکی تایبەتی دانابوو بەس بۆ تەڵەبی عیلم. ئەیوت بە ئەمانە بخوێنن، خواردنیان، تەندروستیان، مانەوەیان، پارەی گیرفانیان، دکتۆر کە هەفتانە بەسەریانە بگەڕێ، هەر هەمووی لە وەقف ئەیدا. ئەگەر نەی بۆی فەرمووی لە گیرفانی خۆم دەری بێنن. سەلاح الدینی ئەیوبی شتێکی تایبەت کردبوو بەس بە عولەما و فوقەها، ئێوە بەس خەریکی عیلم بن، ئێوە بێ خزمەت کردن، نەخزمەتکەن، غیری عیلمەکەتان نەبێ. شوێنێکی تایبەت هەبوو بە وەقف ئەو دایکانی کە شیریان تیانە بوو بۆ مناڵەکانیان بەلوعەیەکیانە کردەوە، شیری لێ ئاهاو، بۆریەکی تریانە کردەوە، ئاوی گەرمیتیا بوو تێکەڵیانە کرد و شیریانەیە بە مناڵەکانیان. ئەمە لە شوێی دنیاە هەیە. ئەو سەلاح الدینەی کە جارێکیان ئەو هەموو دنیایی لە بەردەسا بوو، پیاوچاکێک گەژێڕێتەوە لە فەرمی لە خزمەتیا بوو، بەرپرسی بەیتولماڵەکەش لە خزمەتیا بوو کە وەزیری دارایی پێڵن ئەمڕۆ. ئەلێ عوسمانی کوڕی هاوکە پیانە و عوسمانی مەلیک یا مەلیک عوسمان وتی باوکە دینارێکم بەرێ. فەرمێ سەلاح الدینیش بە وەزیرەکەی و دوتیا دینارێکی بەرێ. ئەویشتی بەخوا قوربان پێم نییە. ئەلێ دوایی 3 باری گەورە، 3 کاروانی گەورەی خێری بۆ هات لە 3 شوێنی جیاجیاوە. ئەلێ خۆم بە دیارێ وەستا بووم، هەر هەمووی دابەش کرد بەسەر خەڵکە 1 درهەمی لێ مایەوە. فەرمی سەلاح الدین تۆ زۆر جار لەبەر خەڵکی ناڵەکانی خۆت بیرەچێتەوە، 1 درهەمە بەجێهێشت، دینارێکە بەجێنێژ بیدەی بە عوسمانی کوڕت کە بە خۆت و بە وەزیرەکەت لە گیرفانتانە نەبوو بیدەنێ، با دینارێکە بە ئەو گلبایەتەوە. بەڵێ خۆشەویستەکەم، ئەم وەقفەیەکە کورد هەتا ئەم دوایەش لە مزگەوتی گەورەیە
وەقفی هەبوو بۆ نابیناکان، وەقفی هەبوو بۆ لەبەرکردنی قورئان، وەقفی هەبوو بۆ خواردنی فەقیر و ڕێبوارەکان، خەڵک لی بەهرەمەند بوو. بۆیە هەتاکو ماوین هەوڵێ هیممەتێ، من تۆم بۆ چییە لە قیامەتێ؟ تا لەشت ساغە قەدری بزانە، نەخۆش بی لەلات دنیا زیندانە. تا دەستت هەیە دەستت درێژ بێ، نەک لە پڕ ڕۆژێ ڕێت سەرە و لێژ بێ. تا دەستت هەیە دەستت درێژ بێ، نەک لە پڕ ڕۆژێ ڕێت سەرە و لێژ بێ. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.